نازانم ئەمانە بۆ ئێمە هەموو شتێ عیبەیە و حەیامانە چێ لە ژێرەوەی کە بڵێن حەیامانە چێ و عیبە من بەم ڕۆژە گەیشتم کە بەڕاستی ڕۆژێکی زۆر ناخۆش و نامرتاحە و ناشکرێتەوە من ناکرێت من لە لای خەڵک دانیشم ئازارەکانی ژیانی خۆم باسکەم ئێمە وەکو کچێک پێمان عیبە یعنی بەڕاستی پێمان عیبە بێ بڵێم هیچ ئازارێکم نییە و لە ماڵی دایکمە زۆر مرتاحم و هیچ کێشەیەکم نییە تەنانە لای براکانیشم پێمان عیبە ئەم قسانە بکەن یا بڵێم لە لای خزمێ پورزایە خاڵۆزایە خاڵێ دانیشم ئەم ئاخانە هەڵڕێژم پێچە گاڵتەمان پێ بکات پێ بڵێم وەڵا حەزی لە شووە ناڵێ حەزی لە ماڵ و ماڵداری خۆیەتی ناڵێ حەزی لەوەیە کە ئەویش حەزێ کرد دوو مناڵ پێی بڵێ دایکە ئێستا لای کەسیش باسە نەکردووە ئەم هەموو ناڕەحەتیانی کە هەت بوو ئەم هەموو ئازار و دڵشکانانی کە هەت بوو ئێستا لای کەسیش باسە نەکردووە ناکرێت لە لای کەس باسی بکەی مامۆساییان لای هەر کەسێ باسی بکەی گاڵتەت پێەکە لەوانەیە بۆ ئیحساسی تۆ گوێمان لێ نەگرێ بەڕاستی لەوانەیە بڵێ ئەمە کچێکە لە کۆمەڵگەی خۆمانە هەر بیکا بە پێکەنین و فشکە بڵێ شێت بۆ بەشوو بەو ناو نیشانە وامان پێ بڵێ بەڕاستی بەداخەوە ئەوەی کە تۆ باسیەکەی کێشەی چەنەها کچانی ئەم کۆمەڵگەی ئێمەیە یعنی من بەڕاستی نازانم یعنی تێمام نازانم چی بڵێ چکە هەر بەجددی کاتێکە کە ئەم سەکۆیەماندانا یعنی دڵنیا بووین لەوەی کە چەنەها خاتون هەیە دەردەدڵی زۆری هەیە و ئێوێ لای ئێمە بیکات یعنی من ئێستا هەر بە براکانی ئەڵێم خۆزگە براکانی ئەی سەکویان لە من بواە بەدایکی ئەڵێم یعنی چیتانەوێت لەم کچە یعنی بەزنی زوڵمکردن لە کچ بەو دەرەجەیە یعنی تۆ تەسەور کە یعنی ئەمە بە براکانی ئەڵێم ئەمە خوشکتانە خوشک یعنی کاتێک کە تۆ بۆ شێوەیە زوڵم لە خوشکی خۆتەکەی یا دایکێ بۆ شێوەیە زوڵم لە کچی خۆی ئەکا جیاوازی ئەکا لە نێوان کوڕەکانی و کچەکانیە یعنی ئەتانوێت چی بکات یعنی زۆر جار هەیە ئەم پرسیارە لە خۆتان بکە یعنی ئەتانوێت چی بکە یعنی ئایا ئەتانێت بە مۆبایلێکی دەستی بچە سەر لە ماڵی خەڵکی تێگا و لەژێرە بە مۆبایل خەریکی کۆمەڵێک شت بێ یان بە شێوازێکی بە حیا و حرمەت و بە جوانی و ئەوەی کە لە ناخەیەتی بە ئێوەی بڵێ باشە بە ئێوەی بڵێ یا بێ لە دەرەوە باسی بکاوە بکەسی تری باسکە یارمەتی نان مامۆساییان پێ دەڵێنەوە قسمەت و نسیب و خۆوە بۆ بەختر نەکراوەتەوەی تر دانیشاڵێکی بەتەمای بڵێ چی خەتای ئێمە نەبووە ئەوەیە هاو بە کەڵک ناهاو ئەوان وا بیرەکەنەوە لە قسەکانیشیانە یارمەتی نان دوو قسەی خۆش بۆ بکەن کەوا هەستکەی لەم ماڵایە و کارەکەرێک و دڵشکاوێک نیت زەنچی من هەموو جارێ دەڵێم ئەڵم کچەکان وەکو ئەم پارچانە ئەگەر دڵی کچێکت شکاند ئاوە ئەشکێت نەها ئەوە پارچەبی ئۆشکێت کامێراکە جوان پیشانی با بۆمان ئەم پارچانە چۆنە شکێن دڵی کچەکانیش بەم شێوازە ئەشکێن بەڵام ئێوە گوێتان دە دڵی لە شکاندنی دڵەکانیانە کە بەم شێوازە ئەشکێ باشە کە ئەمە شکا دوای چۆنی نووسێنی بەیەکەوە چۆن جارێکی تر ئێلکێنی بەیەکەوە ئەم دڵشکانانە ئەنی بەداخەوە مەیکێکە لەو نمونانی کە لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە زۆر بەداخەوە خاتونگیان ئێمە هەوڵی تەواو لەگەڵ تۆیا ئەین چیشمان پێ بکرێ لەگەڵ تۆیا ئەیکەین و ئەم خاتونانش کە لێرە دانیشتون ینی حتا لێستا لەوانەیە ئەمانیش چەنەها چیرۆکیان لابێت چەنەها چیرۆکی خاتونەکانی تریان لابێت بەڵام ئێمە تەواوی هەوڵی خۆمان لەگەڵ تۆیا ئەین و ئارام بگرە دایمەن ها حسن زنە هەبێ بەخوای گەورە ئارام بگرە لەسەر هەموو ئەو ناڕەحەتیانی کە توش دەبێ ینی دڵنیا بە ئەمە زۆر بە هەموو کچان و ژنانی ئەڵێم دڵنیا بە دەرگایەکە لەسەردا ئەخرێ خوای گەورە چەندین دەرگای ترە بۆ ئەکاتەوە دڵنیا بەلەوە ئێمەش هەرچی لە توانامانە هەبێ بۆ تۆی ئەەکەی هاوکاریش دەبی